تاهیر دەچێتە ناو باقە گێلاسەکەی هەرچی سەردێنی و دەبات هیچ هیوایەکی نییە ئەم ساڵ گێلاسەکانی بەرهەمیان هەبێت. ئەم باغە تاکە سەرچاوەی داهاتی تاهیرە. باغەکەی 22 گێلاسە. ساڵی ڕابردوو 15 تۆن بەرهەمی هەبووە، بەڵام ئەم ساڵ سەرمازیانێکی زۆری پێگەیاند و هەر بۆیە تاهیر لە ئێستاوە بێکار بۆ و غەمی بشێوی ژیانێتی نازانێت پەنا بۆ کوێ ببات. قەیسی کە بە سوورەتی 100% شکوفەیدا بوو، گوڵیدا بوو، تەخریبی بۆ قەیسی 100% بوو. دیارە دێرش لە شنوێیە دەما منفی 6 دەرەجە تا 10 دەرەجە زیری سیفر بووە. تعاملی ئاسانە تعاملی ئەو گوڵی کە شکوفەی قەیسی لەو حدەی پایینتر بوو، یعنی تقریبا دەوروبەری 2 دەرەجە بوو، ئەوە 6 دەرەجە بوو، 3 بەرابەری بووی. و دیای بەش جێلاسش کە شکوفەی نەدا بوو، ئەویش هەردە نوتفەدا خەفە کرد و سەرمانی داوە. یعنی دەسەدی تەخریب لە قەیسی 100% بوو، لە جێلاسی دەوروبەری 80-85% بوو. جۆزش کە بەسوورەتی چڵوکانی بەسوورەتی 100% تەخریبی داوە. سێویش تقریبا دەتوانین بڵێن دەوروبەری 50-60% تەخریبش سێو ڕووی داوە. کولەن 4 هێکتار نیوە. هەولوهۆژ وڵا ئەگەر بۆ تۆنا دەنزە بگرین دەوروبەری 35-40 تۆن جێلاس زیادی بە قیمەت ڕۆژ کە محاسبە ناکرێت. قەیسیش دەوروبەری ساڵی 4 تۆن نیون قەیسی دەبوو. ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان کاتی پشکوتنی باغەکانی گێلاس، خۆخ و قەیسی و گوێزە، بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا شەپۆلێکی سەرمای چڕ ناوچەکەی گرتەوە، بۆیە زۆرینەی باغدارانی پارێزگای ورمیە زیانیان بەر باغەکانیان کەوتە و جووتیاران ڕست بە خەسار و دەستەوەستان ماونەتەوە. 4 ملیاریان زەرر لێکەوتووە ئەو ساڵ چەند ساڵە قەت ئەوان نەبوونێ ناوەڵە، نە سێون ماوە، نا گێلاسن ماوە، نا قەیسین ماوە، ئەو کار و کەسبن هەموو خراپبووە. ناڵای لە لەحانەوە دەبێەوە حاضر بوون دەڵێن دەچینە کوورەخانەی. ئارێ وەڵای ژیانی منەسەر ئەو باغ بەخدایە من بۆ خۆم ڕۆژێ بە ڕۆژوومە بەیانان ئەرێرەوە دەردەکەوتم هەتا دەچمە ئەو سەری ئەو باغانە هەمووان شایدریان پێیان بوو. بەفربارین و شەختە و سەرمای بەهاری شنۆ جگە لە خاوەن باخەکان نیزەکەی 10,000 کرێکار بێکار دەکات. سەرمایەکەی لە دارە قەیسی داوە، جێلاسی بردووە، هەڵوچەی لێ داوە، جۆزکە لی داوای چی نێشتووە لە جۆزێ. سێویش کە ئێستا مەلوم نییە تا دوای گوڵدانێ، ئەگەر دوای گوڵدانێوانێک بوتن دەوەرین و شتەکەیدا مەلوم دەکات بزانین بەری چۆنە ماوەیان وەریوە. شنۆ بەسەرچاوەی بەرهەمی گێلاس دادەندرێت. ساڵانە نیزەکەی 700 تۆن گێلاس لە باغەکانی شنۆ کۆ دەکرێتەوە، بەڵام بۆ ئەم ساڵ شارەزایانی کشتتوکاڵ مەزەندە دەکەن بەرهەمی گێلاس بۆ 190 کەم بێتەوە.